بەرنامانەی کە لە کەناڵە کوردیەکان دەبینن زیاتر بەڕاستی لە ئاست پێویستی خەڵکدان بەڵام هێشتا ماوە بگاتە ئەو ڕادەیەن کە ئینسانەکانی ئێرە پێویستیان پێ هەیە چونکە میلەتی کورد میلەتێکە دەوێت زیاتر پێش بکەوێت دەوێت زیاتر بزانێت بۆیە پێویستە زیاتر ئەو بەرنامانە لە ئاست ڕۆشنبیری خەڵکی کورد دابێت بۆ ڕۆشنبیری کوردی بەرەو پێش ببات. تا ڕادەیەک بینەری کەناڵە ڕاگەیاندنەکانم و کەناڵە ڕاگەیاندنەکان و کەناڵی K24 بە تایبەتی بەرنامەی خۆدوبینە بەڕاستی بەرنامێک کە تۆ سەکۆیەکە کە دەتواندری ینی هەرچی لە دڵی ئینسانایە بە تایبەتی لەم هەرێمەی خۆمان کە بڕی کێشەیە هەر کێشە لە دڵی خۆتایە ئاراستی بکەوی بیگەێنیت وەر پەیامێکی دێ وەر گلەیەک تێ دەتوانیت لە ڕێگای کەناڵی K24 و بەرنامەی خۆدوبینە و بیگەێنیت وەڕاستی کەناڵێکی پێم سەرکەوتووە بە تایبەتی بەرنامەی خۆدوبینە. چاکردنی کۆمەلگای خێزانی بکە ئەو کەناڵانە باشتر وایە نەک تێک دەربی وەکو ئەو کەناڵانەی کە پەیدا بووە کە ئاژاوەتی زۆر لە ماڵەکان دروست دەکەن بەو کەناڵانە بۆ موسەسەلانە هیواداری موسەسەلی وا لێ بدەن خزمەتی کۆمەلگای کورد بکەن کەلتوری کورد بینەوە بۆ ڕێ وا باشترە باشترین تشت ئەوەیە خزمەتی کورد بکرێ ئەوەی کورد دەیویست نەبوو مەفروزە ئەوەی کورد دەوێ ئەوە ببی ئەوەی ملت دەیوێ نەک ئەوەی بێگانە دەیوێ کورد چیویست ملەتی کورد چیویست تاک تاکەچی ئەوە جێبەجێ بکرێت.